مراسمی دانانی بەردی بناغەی پرۆژەی دەگوند لە دۆڵی بیاو کە لەسەر ڕاستپاردەی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەژێر چاودێری بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران جێبەجێ دەکرێت. هێژایان جوانترین دەستپێک ساتێک وەستانە بە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کوردستان بفەرموون. زۆر سپاس کەرەمکەن. بەڕێزان لە سەرەتادا داوا لە بەڕێز قایمقامی قەزای خەلیفان دەکەین بفەرموویت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهێنان. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران، بەڕێزان بەرپرسانی حیزبی و حکومی و سەربازی، کەسایەتی و مامۆستایانی ئاینی و دانیشتوانی گوندەکانی دۆڵی بیاو، ئامادەبوانی بەڕێز هەموو لایەکتان بەخێربێن و بەیانیتان باش. خۆشحاڵ و بەختەوەرین کەوا هەمومان بەیەکەوە ئەمڕۆ بەشدارین لە دانانی بەردی بناغەی گەیاندنی ئاوی خواردنەوە بۆ دەگوند لە دۆڵی بیا و قەزای خەلیفان کە بە گوژمەی 1,870 ملیۆن دینار جێبەجێ دەکرێت لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران لەلایەن کۆمپانیای پاشای گەورە بە شێوەی بەڵێندەرایەتی. بەڕێزان، گەیاندنی ئاوی خواردنەوە بۆ ئەم دەگوندە پاش ئەوە هاتکەوە ئەم ژمارەی گوندە ماوەی چەند ساڵێکە کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە و بەشێکی زۆری ئەم گوندانە بە شێوەی تانکەر ئاویان لە بۆ دابین دەکرا. دوای ئەوەی کەوا ئەو کێشەیەمان گەیاند بە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران، خۆشبەختانە جەنابیان بە شێوەی مەیدانی سەردانی دەبەرەکەی کرد و هەروەها ئەو کات بەڵێنی داکەوە کێشەی ئاوی ئەم گوندانە چارەسەر بکات کە یەکێک بووە لە کێشە سەرەکیەکانی دۆڵی بیا. جێخۆیەتی لێرەوە بە ناوی خۆمان وەکو ئیدارەی قەزای خەلیفان و هەروەها دانیشتوانی ئەم گوندانە سوپاسێکی بپایانی جەنابی سەرپەرشتیار بکەین کەوا هەمیشە خەمخۆرانە بە تەنگ داواکاریەکانمانەوە بۆ لە ناوچەکەم. بەڕێزان، لێرە کە ئەمڕۆ بەردی بناغی ئەم پرۆژەیە دادەنرێت، چەندین پرۆژەی تری خزمەتگوزاری لە سنووری قەزای خەلیفان لە بواری جێبەجێکردندان کە بەشێکیان کۆتایی بەکارەکانیان هاتووە و بەشێکیان لە قۆناغی جێبەجێکردندا. لەوانە گەیاندنی ئاوی خواردنەوە بۆ گوندی کنەک، دەربەندۆک، گوندەکانی ئاڵانە، پارکین، ئەمانە هەموو کێشەیان هەبوو پرۆژەی خزمەتگوزاریان بۆ جێبەجێکراوە. هەروەها چاکردن و قیرتاوکردنی شەقامە ناوخۆیەکان لە گەڕەکی خەلیفانین و لە سەنتەری قەزای خەلیفان و هەروەها لە چەند ڕۆژی داهاتووشدا چاکردنی شەقامە ناوخۆیەکانی گوندی ئاڵانە و هەروەها گوندی کەڵەچین دەکەوێتە بواری جێبەجێکردن. ئێمە وەکو ئیدارەی قەزای خەلیفان ئاگادارین کەوا چەند شوێنێکی تریش لەم دەبەرە پێویستی بە گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری هەیە، بەڵام پاڵپشتی ڕاستەوخۆی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئینشاڵڵا لە قۆناغەکانی داهاتوو ئەم پرۆژانەش دەکەونە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی کەوا خزمەتێکی زیاتر بەم دەبەرە بکەن. بۆیە لە کۆتاییدا بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین، زۆر زۆر بەخێربێن و کوردستان هەر ئاوادان بێت. زۆر سپاس بۆ قایمقامی قەزای خەلیفان. ئێستاش داوا لە زۆر بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز هەڵگورد شێخ نەجیب دەکەین بفەرموویت بۆ پێشکەشکردنی وتەیەک. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، هاوڵاتیانی ئازیزی دۆڵی بیا و زۆر زۆر بەخێر بێن. خۆشحاڵین ئەمڕۆ کە جارێکی دی
لە دانانی بەردی بناغەی پرۆژەیەکیکەی دەتوانم ناوی لێ بنێم استراتیژی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەویش پرۆژەی دانانی بەردی بناغەی دابینکردنی ئاوە بۆ دەنگوت لەم ناوچەیە. ئامادەبانی خۆشەویست هەروەکو جەنابی قایمقام ئاماژەی پێکرد، ئێمە لە ماوەی دەست بەکاربوونمان وەکو سەرپەرشتگار و هەم وەکو بڕیاردانی ئیدارەی سەربەخۆی سۆران سەردانی مەیدانی زۆربەی هەرە زۆری گوند و ناوچەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانمان کردووە. بڕوامان وا بووە بە سەردانیکردنی مەیدانی زیاتر لە کێشە و گرفتەکانی ئەو خەڵکە ئەو گوندنشینانە تێدەگەین. بۆیە تیمی ئیدارەی سەربەخۆی سۆران با بزانم بۆ دووجار زیاتر لە دووجار سەردانی مەیدانی ئەو ناوچانەی کردووە، کێشە و گرفتەکانی دراسە کردووە. یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەم ناوچەیە بابەتی ئاو بووە. طبعاً هەموو پرۆژەکان گرنگن بێنە جێبەجێکردن و بەتایبەتی پرۆژە خزمەتگوزارە سەرەتاییەکان وەکو ئاو و کارەبا و شەقام، بەڵام لە هەر هەمویان گرنگتر پرۆژەی ئاوە. لە دوایین دیدارم لەگەڵ جەنابی سەرۆک باسی یەک دوو پرۆژەمان کرد، جەنابی زۆر جەختیرەوە کردەوە کە پرۆژەکانی ئاو بە پێش هەموو پرۆژەکانی دیکەوە بکەونە بواری جێبەجێکردن. ئەوەی من دەبێت لێرانە ئاماژە پێ بکەم بە نسبەت ئەو پرۆژانەی ئاو و چارەسەرکردنی دابینکردنی ئاو لە قەزا و ناحیە و گوندەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە ئێمە هەوڵمان داوە ئەو پرۆژانە پرۆژەی استراتیجی بن، چارەسەرکردنی بنەڕەتی دابینکردنی ئاو بن. هەمومان دەزانین بابەتی گۆڕانی کەش و هەوا وای کردووە ئێمە نەتوانین بە شێوەیەکی دروست پشت بە ئاوی ژێرزەوی ببەستین. بۆیە ئێمە هەوڵ دەدەین بە گوژمەی زیاتر بەڵام پرۆژەکان پرۆژەی استراتیجی بن و دابینکردنی ئاو بۆ ماوەیەکی زۆر حەدی ئەقەڵ چەندین ساڵ بتوانێتن پشت بەو پرۆژانە ببەستێتن، چونکە ئەوانەی کە پشت بە ئاوی ژێرزەوی بەستراون ساڵانە کێشە و گرفتمان بۆ دروست دەکەن و بەتایبەتی ئەو بیرانەی کە وشک دەبن ناتوانن ئاوی پێویست دابین بکەن. بۆیە ئەوەش یەکێک لەو پرۆژانەیە کە هەوڵمان داوە سوود لە ئاوی سەرزەوی وەربگیرێتن بۆ ئەوەی ئەو پرۆژەیە بۆ ماوەیەکی زۆر درێژ بتوانێتن چارەسەری کێشەی ئاوی ئەو ناوچەیە بکاتن. بەڕێزان هەمومان دەزانین سەرەڕای هەموو ئەو قەیرانانە، سەرەڕای هەموو ئەو فشارانەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، بەڵام کابینەی نوێم لە بابەتی ئاوەدانکردنەوە لە بابەتی جێبەجێکردنی پرۆژەکانی خزمەتگوزاری نەوەستاوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە شاهێدی هەموو هاوڵاتیانی ئەو سنوورە ئێمە دەستمان بە شۆڕشێکی ئاوەدانکردنەوە کردووە، هەم لە ناو سەرتەری قەزای ناوەندی سۆران تا دەگاتە هەموو قەزا و ناحیە و گوندەکانەوە. سنووری جۆگرافیایی سۆران ناوچەیەکی زۆر بەرفراوانە و گوندێکی زۆر دەگەوێتە سەر ئەم سنوورە، لەوانەیە کاتێکی زۆری گوێتن بۆ ئەوێن بتوانین پرۆژەکان بگەینە هەموو کونج و گوندەکان، بەڵام ئەوەی جێگای دڵخۆشی ئێمە لەو ماوەی ڕابردوو کردومانە ئەو میزانیە کە لە بەردەستی ئێمەدا بووە حسابێکی تایبەت بۆ گوندنشینەکان کراوە، چونکە ئێمە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە ئەوەیە کە گوندەکان بە ئاوەدانی بمێننەوە. ئەو سیاسەتی ڕژێمی بەعەس کاتی خۆی بە تێکدانی ئەو گوندانە ئەوە بووە کە تەسیر لە ژێرخانی ئابووری کوردستان بکاتن. بۆیە ئێمە بۆ بەرنامەی و پلانانەی کە دامان نابوو لە ئیدارەی سۆران هەوڵمان داوە زۆرترین پرۆژە بگەنرێتە ئەو گوندانە بۆ ئەوی بە ئاوەدانی بمێننەوە، هەرچەندە بە کولفەی ئەو پرۆژانە بە گوندەکان لەسەر ئێمە و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕادەوەستێتن، بەڵام گرینگە پرۆژەکان بگەێنرە گوندنشینەکانەوە. من لێرەوە دەمەوێت بە ناوی ئێوە و بە ناوی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش سوپاسێکی بێپایانی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە هەمیشە خەمخۆرانە ئاوڕی لەو ناوچەیە داوەتەوە
و هەمیشە بەرنامە و پلانەکانی جەنابیان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ هەموو گوند و قەزا و ناحیەکان جێگای دڵخۆشی ئێمە و هەموو هاوڵاتیانی ئەم دەڤەرەیە. و لێرەوە پەیمان دووبار دەکەینەوە کە ئێمەش پێشمەرگە ئاسا لە جێبەجێکردنی ئەو پرۆژانە بەردەوام دەبین بۆ ئەوەی بە شێوەیەکی دروست ئەو پرۆژانە بستە بواری جێبەجێکردنەوە. لە کۆتاییدا داوا لە کۆمپانیای جێبەجێکار دەکەم کە ئەم پرۆژەیە بە شێوەیەکی بە کاتێکی دیاریکراو و بە کوالێتێکی باش جێبەجێ بکات و بچێتە خزمەت هاوڵاتیانەوە. و لێرەوە جارێک کە داوای لێ دەکەم کە ئێمە هەوڵ دەدەین هەموو مستحقاتی ئەو بەڵێندەرە لە کاتی خۆی وەربگیرێتن، بەڵام داوای لێ دەکەین کە دەستی پێکرد ئەگەر لەبەر هەر هۆکار و سەبەبێک نەماتوانی لە کاتی خۆی ئەو مستحقاتانە دابین بکەین، بەڵام کۆمپانیا داوای لێ دەکەین کە پرۆژەکە لە کاتی خۆی تەواو بکاتن. بە پێویستی دەزانم یەک خاڵی دیکە ئاماژە پێ بکەم لەم بە دەرفەت بزانم کە هەموو هاوڵاتیان لێرانە ئەم دەبەرە ئامادەن. تازە لە هاتنم لە سەر ڕێگا چەند گەنجێکی کۆمپانیای پاکەرەوەم دیت کە شەقامەکانی ئەو جادانیان پاک دەکردەوە لە زبل و خاشاک. ئەوانەی ئەو زبل و خاشاکانی ئەوان پاچیان دەکردەوە، ئەوە دیار بۆ هەمووی ئەو سیارانێک کە هاتوچۆ دەکەن سیارانی ئەم ناوچەی بتین هاچی ئەوانەی گەشتیاری بتن لە سیارەکانیانەوە ئەو زبل و خاشاکیان فڕەداوە. بۆیە هەمومان بەیەکەوە بە هەڵمەتێک هەوڵ بدەین ئەم دیاردەیە بنبەر بکەین بۆ ئەوەی ئەو پاکەرەوانە ئەو گەنجانە شەقام بە شەقام بە پێیان بەو گەرمەیە ئەو قوت و پاشماوەی ئێمەمانان خاوێن دەکەنەوە، ئێمە خۆمان هەوڵ بدەین ئەو ناوچە جوانە ئەو ناوچە خۆشە بپارێزین و گەنجانی ئێرە و ڕێکخراوەکانی ئێرەش هاوکار بن لەگەڵمان بۆ ئەوەی هوشیاری لە هەم ئەوانەی کە وەکو گەشتیاری سەردانی ئێرە دەکەن و هەم بۆ هاوڵاتیانی ئێرەش هەوڵ بدرێتن ئەم ژینگەیە بە پاک و خاوێن ڕابژیرێتن. جارێکی دیکە ئەم پرۆژەیە لە ئێوەی خۆشەویست لە ئێمەمانان و لە ئیدارەی سەربەخۆی سۆران پیرۆز بێت، پرۆژەکانمان بەردەوام دەبن، شۆڕشی ئاوادانیمان بەردەوام دەبێتن ئینشەڵڵا. سەرەڕای هەموو ئەو قەیرانانە، سەرەڕای هەموو ئەو شارانەی دوژمنان ئێمە قۆناغی زۆر سەختترمان تێپەڕاندووە، ئەو قۆناغەش تێدەپەڕێن و ئینشەڵڵا کوردستان هەر بە ئاوادانی دەمێنێتەوە و کوردستان لە پێش ئەگەر بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەریشمان بکەین سەرەڕای هەموو ئەو قەیرانانە، بەڵام ئێمە دەتوانین بڵێن پێشەنجین لە ئاوادانکردنەوە. جارێکی کە زۆر زۆر بەخێر بن و هیوادارین ئەم پرۆژانە و ئەو شۆڕشەی ئاوادانی هەر بەردەوام بێت و زۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڕێزان، هەنگاوەکانی شۆڕشی خزمەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوامە و تەنها لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 15 پرۆژەی استراتیژی لە بوارەکانی ئاوڕۆ ڕێگەوبان و بوارەکانی تر خراونەتەوەری جێبەجێکردن و تاوەکو ئێستاش کارەکانیان بەردەوامە و لە داهاتووشدا دانانی بەردیبناوی پرۆژەکان بەردەوام دەبن. بەڕێزان، ئەم پرۆژەیە بە گوژمەی ملیارێک و 870 ملیۆن دینار لەلایەن کۆمپانیای پاشای گەورە جێبەجێ دەکرێت و لە ئێستاشدا دەست دەکەین بە دانانی بەردیبناوی پرۆژەکە. داوا لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز هەڵگورد شێخ نەجیب دەکەین و بەڕێز قایمقامی قەزای خەلیفان مەغدید عەریف ئەحمەد، سەرپەرشتیاری پرۆژەی جێبەجێکاری پرۆژەکە و جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران حاجی کۆرین کەسایەتی دەڤەرەکە نیاز ساڵح وەکو کوڕە شەهید لەم دەڤەرە، بەڕێوەبەری ئاوی سۆران، بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان ئەحمەد خان بەرپرسی ناوچەی خەلیفان، فەهمی خدر وەکو جێگری فەرماندەی سپیلک و کەسایەتی دەڤەرەکە بفەرمونون بۆ دانانی بەردیبناوە.
بەڵێ ئازانەوەی دەبینن دیمەنی دانانی بەردی بناغەی پرۆژەی ئاوی هەریەک لە گوندەکانی هەنارەی خوار و سەرێ وەماندان ڕەشەگۆم زەردەگۆم قەمەریان جافرەکان ماویلیانی سەرێ و خوارێ و گوندی هەروی ئەمانە دە گوندی ئەم ناوچێن کە چەندین ساڵە بە تانکەر ئاویان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابین کراوە بەمەش بە دانانی ئەم پرۆژەیە ئەوان لەم گرفتە بەڕێزکار دڵشادبایی سەرۆکی بەڵێنگەرانی ئیدارەی سەربەخۆی سۆران بفەرموو. پیرۆزە لە هاوڵاتیانی ئەم دەڤەرە بەڕێزان ڕیسپی و پیامەخۆڵان و هاوڵاتیانی ئەم دەڤەرە